ئەمڕۆ بۆ هەولێرەکان ڕۆژێکی مێژووی دەبێت چونکە لە پرۆسەیەکی وا دیموکراسیدا کە ئێمە داوای گۆڕینی دەسەڵات دەکەین و بانگەشەی هەڵبژارن بەرەو کۆتاییەکان دەڕوات. ئەمڕۆ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لێرە حزوری دەبێ و پەیامی جیاوازی دەبێ بۆ هەولێریەکان و هەموو ئامادەکاریەکانی ئەوەی پێویست بێ بۆ کەرنەڤاڵەکە هەمووی ئامادە کراوە و خەڵکی هەولێریەکان بە جۆش و خرۆشەوە لە ئێستاوە ئامادەییان هەیە و خەڵکی هاتوونەتە شوێنی کەرنەڤاڵەکە. ئێمە بە فەرمی داوەتان لە لایەنگرانی یەکێتی کردووە سەعات چەند بێنە شوێنی کەرنەڤاڵەکە؟ ئێمە بە فەرمی ناوەمان کردووە سەعات 3 بۆ 4 بێن، بەڵام خۆشبەختانە لە ئێستاوە پەرۆشیان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و پەرۆشیان بۆ وتەکانی سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی لە ئێستاوە خەڵک حزوری هەیە. ئەمە جێگەی خۆشحاڵیە بۆ یەکێتیەکان و بۆ هەولێریەکان، چونکە بەڕاستی هەولێر و یەکێتیەکان دوانەیەکی لە یەکدانە بڕاون و یەکێتی یعنی هەولێر یعنی یەکێتیەکان. لەبەر ئەوە ئەمڕۆ هەولێریەکان دەیسەلمێنن بۆ یەکێتی کە قەڵای هەولێر کە پشتیوانی یەکێتین. لەبەر ئەوە هەموو ئامادەکاریەکان ئەوەی پێویست بێ لەسەر لیژنەی ئامادەکاری هەمووی گیراوەتە بەر و بە خۆشحاڵیەوە پێشوازیان لێ دەکەین. هیوادارین حزوورێکی باشیان هەبێ، هەمویان بەشدار بن بۆ گوێگرتن لە پەیامەکەی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان. باسی قەڵای هەولێرت کردو کە هەموو کات پشتیوانیە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو بینیمان گەنجێکی هەولێر و کادیرێکی یەکێتی لە هەولێر بە شێوەیەکی زۆر ناشیرین و دوور لە هەموو ئەتەکێتێکی مرۆڤایەتی لێی دەدرێت لە بەردەم قەڵای هەولێر. پەیامی ئێوە چییە بۆ ئەو دیمەنە؟ بینیمان هەمومان دیمەنەکەمان بینی، قسەی ئێوە چییە لەسەر ئەو دیمەنە؟ بەڕاستی دیمەنەکە تا بڵێ دیمەنێکی ناشرینە، دوور لە هەموو پرەنسیپێکی حیزبایەتی و دیموکراسیە. ئێمە پرۆسەیەکی هەڵبژاردننی نەرم بەڕێوە ڕۆیشتووە و پرۆسەی دەساودەستکردنی دەسەڵات ئەوەیە کە بە شێوەیەک بێت کە هەمومان داخوازیمانە و ئەوەش پرۆسەیەکی دیموکراسی بووە لە ناو بازاڕی هەولێرە کە توانیویانە ئەوان چەند گەنجێک بوون ڕۆیشتون بانگەشەی هەڵبژارن بۆ حیزبەکەیان بکەن، بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن. بەڵام بەداخەوە لەلایەن چەند کەسێکی نەفز نەزم و ناوی بنین شتێکی نامۆ و ناشرین و بڵێ ناقانونیان کردووە. هیواداری ئەوە دەری ئەخات، ئەوە دەری ئەخا ترس هەیە لەم هەڵبژاردنە، ئەوە دەری ئەخا یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەرزیە و ئەوە دەری ئەخات کە ترسیان هەیە لە دەنگدەرانی یەکێتی لەو گۆڕانکاریی کە لە هەولێرەوە دروست ئەبێ بۆیە لە پشتەوە لی ئەدەن، ئەگەرنا بۆ بەرامبەری ناکەن. ئەو کوڕە شەهیدێکە، من وەکو کچە شەهیدێک نیگەرانی خۆم دووبارە لەو کردەوەیە دووبارە ئەکە بۆ بە خوێنی باوکی ئەم هەولێرە ئازاد کراوە. چۆن ئەبێ لە ناو جەرگەی هەولێر بەو شێوەیە ڕەتفعل هەبێ؟ لەبەر ئەوە ئەمە دەری ئەخا هەولێر تەنهایی یەک لایەن نییە، هەولێر هەموو لایەنەکانە، هەموو نەوتەوەکانە و ئەو کەسە هەولێر پێکەوە ژیانی ئەوێ. هەولێر یەکێتیە، هەولێر بۆ یەکێتیەکانە و ترس هەیە لەسەر ئەم بانگەشەیە، ترس هەیە لەسەر سەرکەوتنی یەکێتی لە هەولێرەوە. بۆیە بەو شێوەیە پەلاماری ئەدەن. بەداخەوە